يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، سەلام و ڕەحمەت و میهرەبانی و لێخۆشبوونی خوا بۆ ئێمە و سەرجەم ئەهلی قیبلە لە ئومەتی محەممەدی مستەفا بێ صلی الله عليه وسلم. خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە، ئیستیقامەت و دامەزراویمان پێبەخشێت چۆن لە ماڵی ڕەمەزاندا لە خزمەت دینەکەی خوادا بووین. ئینشاءالله بەشێک لەو گەرم و گوڕیە لەو هەوڵ و هیممەتەمان تێدا بمێنێ، ئەو دەورەی مانجی پیرۆزی ڕەمەزان بینیمان بە کردار لە مانگەکانی دوای ئەو ڕەمەزانە پیرۆزەدا بەرجەستەی بکەین لە دین و ژینماندا، لە ناو ماڵ و عایلەماندا، لە بازاڕ و دووکان و کەسابەتماندا بە ئیزنی خوای پەروەردگار خوا تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵ بفەرمێ. خۆشەویستان، هەندێک پەندی کوردی هەیە ئەبێ ئینسان لەسەری هەڵوێستە بکە. لە ناو میلەتی خۆماندا وتراوە لە پێشینانمانەوە ئەگەر بینیت شاخێک جوڵا و چووە سەر شاخێکی تر وەستا، بیستت وتیان ئەم شاخە لە شوێنی خۆی هەڵکەناوە و چووەتە سەر شاخێکی تر بڕوا بکە. بەڵام بڕوا بەوە مەکە بڵێن فڵان کەس ئەخلاق و ڕەوشتێک کە هەی بۆ گۆڕدراوە و سروشتی گۆڕاوە، چۆنت بینیوە دەبێ هەروە بێ. یان وتویانە خوی شیری هەتا پیری. ئەوە هەمومان ئەو پەندانەمان بیستووە کە وتویانە تەبیعەت دەرمانی نییە. فڵان کەس بە تووڕەیی دەبیندرێت، لە کوڕە کاکە لێی گەڕێ، بەخوا تەبیعەت دەرمانی نییە. ئەمانە لە ڕوویەکی زانستیەوە ڕەنگ بێ ڕاست بن، بە بێگومان پەندی پێشینانی کوردی حەقیقەتی زۆر جوانیان تێدایە. ئینسان کە خوی بە شتێکەوە گرت، تەرەککردن و واسهێنانی زەحمەتێکی زۆری تێدایە. بەڵام ئەمە بەو مانایە نابێت کە ئینسان سارد بکرێتەوە لەوەی کە قابیلی گۆڕانکاری و چاکبوون نییە. نەخێر، ئێمە وتارەکەمان باسی ئەوەیە خوڕەوشت و سروشتی مرۆڤ دەگۆڕدرێ، بەڵێ قابیلی گۆڕانکاریە. بەڵێ دەبێت بگۆڕدرێ، ئینسان بڕوای بەوە هەبێ بەشێک لەوەی کە غەریزەیە تێتا دەمێنێتەوە. بەڵام زۆر دڵت بە خۆت خۆش بێ ئەگەر ئینسانێکی تەبیعەت تند و تووڕەی دەتوانی نەرمونیان بی. دڵنیا بەوا مەزانە حتا دەمری دەبێت لەسەر ئەو ڕەوشتە بمێنیتەوە، بڕوات بە گۆڕانکاری هەبێ لە ناخی خۆتا خوا یارمەتیت دەدا. ئیمامی غەزالی لە ئیحیا علوم الدیندا لە مجەلەدی 3 لاپەڕەی 177 دەفەرمێ سروشت و تەبیعەت و ناخی مرۆڤ ئەوەیە کە ڕەگی داکوتاوە لە ناو دڵ و دەروونتا، ئەخلاقێکی چەسپاوە لێت جیا نابێتەوە و زۆر بەدەگمەن دەتوانی خۆتی لێ ڕزگارکەی. ئەوەی کەوا لە ناو ناخ و دڵ و دەروونتایە لە کردداری ژیانی ڕۆژانەتا ڕەنگ دەداتەوە. ئەوەی ناخت یان کردداری جوانن نیشان دەدا، یان کردداری خراپن لە کۆمەڵگادا نیشان دەدا. ئیمامی غەزالی دەفەرمێ ئەگە کابرایەک لە مەوقیفێکا تێکەوت و ڕووداوێکی ناچاری هاتە پێشیە و بڕێک ماڵ و سەروەت و سامانی خۆی بەخشی، پێی ناوترێ سەخی تەبیعەتە، چونکە لە ناخەوە سەخاوەتەکەی نییە. ئەوە هەڵسوکەوتێکی ناچاری وای لێ کردووە بڕێک ماڵی خۆی سەرفکە. بەڵام هەمان شێوەش کابرا جاری وایە هاوکاری هەژارێک ناکە لەبەر ڕووداوێک کە دڵی تەزاندووە، لەبەر ڕقێک کە بەرامبەر فڵان کەس هەیەی پێی ناوترێ ڕەزیلە، چونکە لە یەک مۆقیفاوا بووە. ناو ناخەکەی سەخی تەبیعەتی تێدایە، با لە مەیدانی کشانە هات پێتە پێشەوە. ئایا سروشت و ئەخلاقی مرۆڤ دەگۆڕدرێ؟ زۆربەی زانایانی ئیسلام لەسەر ئەوەن بەڵێ بەم بەڵگانە. یەکەمیان خوای پەروەردگار بەڕێزان مرۆڤی لە خاک دروست کردووە. ئێمە هەمومان لەو خاکە دروست بووین کەوا ئێستا لەسەر زەویدا لەسەری دەژین. ئەو خاکەش وەکو معلومی جەنابتانە، ئەو عەرزەی تۆ دەیبینی
بەعزە شوێنێکی زۆر ڕەقە، هەندێکی نەرمەوانە، هەندێکی ئاودارە، هەندێکی دێم و وشکە. ئەم تەبیعەتی ئینسانەش عەینی ئەو خاکەی لێی دروست بووین وایە. ئینسانی وا هەیە چەند نەرمونیانە. سبحان الله، ئینسانی وا هەیە مەرحەبایت بکە ئەڵێ بەردت پیادا، حەل لە خۆ ڕەقە، سروشت و تەبیعەتێکی ڕەق و توندی هەیە. ئینسانی وا هەیە هەر سەیری سیمای دەکەی دایمە سەوزەڵانە، هەمیشە دەڵێی کانی و ئاوە، ئەو سیمایەی یعنی گەشی لێ دەبارێ. ئینسانی واش هەیە خۆڕقیشی لە کەس نییە، وەکو ئەرزە دێمەکە کە لەم هاوینە ئاوی لێ دەست ناکەوێت، ئاوا دەموچاوی وشکە، تەبیعەتەکەی ئاوا هەڵکەوتووە، سروشتەکەی خۆی وایە. جا عولەما دەفەرموون چۆن دەکرێت زەویەکی بیابان و ڕەقەڵان و تون بێنی بیرە ئاوێکی تیا هەڵکەنی و ئاوێکی سازگاری بخەیتە سەر ئەبێتە سەوزەڵانیان نا، بە بێگومان دەبێت. زۆربەی ئەو شوێنانەی کە ئێستا باخ و مەزرعەن کاتی خۆی دێمەکار بوون کە ئەم بیرانەدا هاتن و چەند سەد مەتر چۆ ژێر زەویەوە ئەو ئاوە سەوزەڵانە هات، ئێستا سەوزاییە. ئەڵێن دەکرێ ئینسانێکی ڕەق و تند و وشکیش بە دوو شت ئەخلاقیاتی بگۆڕێ، ئەو دەم و چاوە ڕەقە، ئەو زمانە ڕەقە ببێتە سەوزەڵان و مێرگ و مزگوزار. یەکەم بە بیستنی ئامۆژگاری و قسەی خێر. هیچ کەسێک نییە بەڕێزان قسە کاریگەری نەبێ لەسەری. جا ئەگەر ئامۆژگاریەکە خێر بێت، دینی بێت، دڵنیا بە کاریگەری توندی لەسەرت دەبێت. هەر ئێمە کە دێنن ڕێژی ئەم جومعەیە ئەم بابەتەی کە لەم وتارانەدا دەیبیستینەکە خوا قبوڵیکە، بڕواتان بێت تۆ لە دەرەوەی مزگەوت کاریگەری بەسەرتەوە دەبێت. من خۆم کە دەیخوێنمەوە کاریگەری بەسەرمەوە دەبێت، هەتا هەفتەیەک ئەم شەحنە لەگەڵ تا دەڕوە، بۆیە هەفتەی داهاتوو نوێ دەبێتەوە. ئەگەر خوا نەخواستە کاریگەری قسەکەش خراپ بێ، جاری وا هەیە هیچت بەرامبەر بە کەسێک نییە. یەکێ دێت دوو قسە بەگوێ تا دەچرپێنێ فڵانکە زوای ود ئەو دڵە جوانە چۆن ڕەش دەبێ بەرامبەری. یەکسەر ناخت ڕەش دەکا، ناخی تۆ پاک بوو، عیبی نەبوو، هیچت لەگەڵ کەسا نەبوو، لە ماڵ و مناڵی خۆتا بێ مشکیلە بوو. یەکێ دێ دوو قسەی پیس دوو لە ڕووی جەنابتان فڕێ دەداتە ماڵەکەتەوە، یەکسەر ئەو ماڵە هەڵدەوەشێ، ئەو خێزانە تێک دەچێ، ئەو ڕەنگەی تۆ دەگۆڕێ، ئەو ناخت بۆ گەن دەبێ. بۆیە با بیستنی وشەی جوان و ئامۆژگاری بەجێ بە دوویا بگەڕێ، لە هەشت شوێن دەستتکەوە لە هەر مامۆستایەکەوە بوو گوێی لێ بگرە، ئەخلاق ڕەقەکەت دەگۆڕێ بە نەرمەڵاڵ، هەر وەکو چۆن ئەرزە ڕەقەکە بە ئاوی سازگار گۆڕا بە سەوزەڵان. دووەمیان ڕەفاقەتی چاکان و پاکان، ڕەفاقەتی ساڵحان. جاری وایە تۆ کتێبێک دەخوێنیەوە، ژیاننامەی پیا و باشێکە، یەکسەر حەز دەکەی لاسایی بکەیتەوە. تەمسیلێک دەبینی باسی کەسانێکی ڕێک و پێک دەکا، حەز دەکەی لاساییان بکەیتەوە. داگەر ڕەفاقەتەکە ڕاستەوخۆ بێ، وەرە سەیرانێک لەگەڵ کەسێکا بکە، سەفرەیەک بکە، دوو ڕۆژ بەیەکەوە بە ئەخلاقیاتت کاریگەری لەسەر یەک هەیە، هەز دەکەی لاساییکردنەوەیەک لە ڕەوشتەکانتاندا هەیە. بۆیە بەڵێ دەکرێت ئینسان ناومێد نەبێ لەو کەسانەی کە خراپەکارن، هەم خۆیان ناومێد نەبن کە بڵێ من جارش کە زەحمەتە چاک بم، نەخێت دڵنیا بە چاک دەبی بە ئاوی ئامۆژگاری بە ڕەفاقەتی ساڵحان و خواناسان گۆڕانکاری بەسەر ژیان تا دێ. دووەمیان هەموو پێغەمبەران و کتێبە ئاسمانیەکان، ئەو هەموو پێغەمبەرە بەڕێزە هاتووە، ئەو هەموو کتێبە ئاسمانی و دینە ئاسمانی بۆچی هاتووە؟ بۆ ئەوەی دوو شت لە ئینسانە دەستکاری بکە، دوو لار و لەوێری بۆ ڕاست بکاتەوە، یەکەم عەقیدە، دووەم ڕەوشت و ئەخلاق. فعلا توانی ویشێتی. ئەو پێغەمبەری ئیسلامە صلی الله عليه وسلم معلومی جەنابتانە کاتێک کە هاتووە لە ناو مەککەدا هیچ ماڵێک بەدەگمەن نەبووە بتێک دوو بت و سەد بتی تیا نەبوو بێ، کەچی سبحان الله هەر بەو دەستانە هەر بە خۆیان بتەکانی شکاندن. بۆیە دینی ئێمە دینی زەبر و زەنگ و شمشێر و تەقە و تەقاندنەوەی خەڵک نییە. قەت بڕوای بەوە نییە فڵان کەس من بتەکەی تۆ بەدەستی من بشکێ، فێرت دەکا بتەکەت بەدەستی خۆت بشکێنی. بۆیە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەم دینە سەرکەوت هەر یەکە بەدەستی خۆی بتەکەی شکاند. ئیسلامی ئێمە فێری ئەوە نیە عەرەخانەیەک لە قمبەلەیەک بتەقێنێتەوە لە شوێنەکە و تێنتیەکی لێ ببەستێ. بڕوای بەوە هەیە جیلی سەحابی پێ بگەێنێتەوە کابرا خۆی بەدەستی خۆی بتڵە عەرەقەکەی بە زەویەدا و دەیشکاند و دەیگوت نەفرەتت لێبێ، جارش کە نایێتەوە سەر ئەو لێوەم. بەڵێ ئیسلام بوو توانی لایەنی عەقیدەی خەڵک پاکاتەوە، ئەو بتپەرستانە بگەڕێ بگۆڕێ بەو موحیدانە کە لە هەموو عمریا بەغەیری خوا سوێندەی نەخواردوە جارێک کە سەحابیەک بیگۆڕێ بەوەی ئەو ئەخلاقی کە کچی زیندە بە چاڵ دەکرد کچەکەی لە ئامێز بگرێ و وەکو کوڕەکەی ماڵی بەشدا.
کەواتە ئەگەر دین بۆ گۆڕینی ئەخلاق و عەقیدە دەوری نەبوویایە خوا ئەو هەموو پێغەمبەری بۆ دەنات. بەڵێ دەکرێت کاریگەری لەسەر خوڕەوشتی ئینسان دابدرێ. سێمیان هەندێک خوڕەوشت هەیە خوا هەر بە خەڵات بە هەندێک کەسی بەخشیوە و خۆرسکە. ئەشبعی کوڕی عەبدولقەیس کابرایەک بوو لەگەڵ وەفدێکە هات لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. چەند ڕۆژێکمانەوە خۆشەویست ڕەفتار و هەڵسوکەوتەکانی بینین. بەم لاوە گەنجەی وت ئین فیکە لەخەسڵەتەین یحبها الله. ئەی گەنجی جوان، دووشت لە تۆ هەیە خوا خۆشی دەوێت، دوو سیفەتت تێدایە، الحلم والأنات. سەرنجی تۆم داوە لەناو ئەو هەموو خەڵکەی قەبیلە و هۆزەکەتدا تۆ زۆر ئینسانێکی ئارامی تووڕە نابی. دووەمیان بە پەلە بڕیار نادەی، حلم و ئەنات لەسەر خۆیی بیرکردنەوەی قوڵ و بە پەلە بڕیار نەدار خوا زۆری خۆش دەوێت. ئەم حەدیسە پێمان دەڵێ ئەگەر لە شەریکەیەکا بووی، لە هاوکاریکردنی کەسێکا بووی، لەناو خزمایەتیەکا بووی، لە ڕەفاقەتێکا بووی، کەسێک ئەخلاقێکی جوانی هەبوو سەرنجی ڕاکێشای پێی بڵێ پیرۆزت بێتەوە ئەو ئەخلاقەت هەیە، وەڵڵی جێگەی سەرنجە دەستت خۆش بێ لێی زیادکە. ها پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو کەیفی خۆیەتی، بۆ خۆی نەرمونیانە، بۆ خۆی بڕیار نادا بە پەلە، قازانجی بۆ خۆیەتی نەخێر. فەرمووی موژدە لێبێ خوا ئەمەی پێخۆشە. هەر کەسێ نەرمونیان بێ و هەر کەسێ بڕیاری بە پەلە و هەڵەشەیی نەدا خوا ئەو سیفەتەی لە ئینسانە زۆر پێخۆشە. ئەم موژدەی دا بەو سەحابیە. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆنەوە تێمدا بووە، هەر لەوەتی مناڵم خۆم ناسیوە دایمەن لەسەرخۆ هێ منم حەز ناکەم بە هەڵەشە بڵێم بچین بۆ فڵان شوێن، حەز ناکەم یەکسەر بڵێم بەڵێ بیرێکی لێ دەکەمەوە، ئارامێکم هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی سوپاسی خوای لەسەر بکە، بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ. بۆیە زۆر کەسەیە ئینسانێکی هێمنە، ئینسانێکی سالارە، ئینسانێکی لەسەرخۆیە، ئینسانێکی تێگەیشتووە، مەڵێ من هەر لەوەتی هەموا بووم، بڵێ خوای گەورە لێی بەزیاد ئەو ئەخلاقی پێبەخشیوم، سوپاسی خوای لەسەر بکە. لەسەر ئەم حەدیثە ئیبن حەجەری عەسقەلانی لە فتح الباری شەرحی صحیحی بوخاری مجلدی دا لاپەڕە 563 دا دەفەرمێ هەندێ تەبیعەت و سروشتی ئینسان هەیە خۆڕسکە، یعنی هەر خوا وای دروست کردو تایەتی، بەڵام دەفەرمێت دەشکرێ ئینسان ئەو سیفەتەی کە تێدانیە بە ڕیاضەتی نەفس و بە سلوکات لە خۆیان جێبەجێ بکە. بەڕێزان وەرزشەوانی وا هەیە 200 کیلۆ ئاسم بەرز دەکاتەوە. ئایا یەکەم جار لە مناڵیەوە پاڵەوان بوو، زۆران باز بوو، ئاسم بەرزکەرەوە بوو؟ نەخێر، لە لای مدەرریبێک دەستی پێکرد لە کیلۆیەکەوە بۆ 10 کیلۆ و 100 کیلۆ و 200 کیلۆ، جار بۆ جار ئەمما سوولکانە لەگەڵ ئەم ڕیاضەیەدا بەهێز بوون. خۆشەویستەکەم ئەخلاقی ژوایە تۆ بەڕێزت بڕیار بدەی بڵێ لە دوای ئەم جومعەوە تووڕەم دەبمە هێمن بە ماوەی 1 ڕۆژە هەڵە دەکەی، چونکە وەرزشەوانەکە لە 1 ڕۆژە 200 کیلۆی بەرز نەکردەوە، زەمەنەیەکی بەسەراتیە پەڕی تا ماسوولکەکانی تەحملی ئەو قورسیان کرد. تۆش بەڕێزت دەتوانی خۆت ڕابێنی، بڵێ لە ناو ماڵ و منداڵمدا ڕۆژی 10 جار تووڕە دەبم، وعد بێ بیکەم بە 9 جار، وعد بێ شەوان تووڕە نەبم، وعد بێ کە چوومە سەر جێگای خەوتن قەت لەگەڵ خێزانەکەمان مناقەشە نەکەم. ئەمە جێبەجێکە، بەڵام ناتوانین لە بازاڕە دەست بەجێ هەمووی تەرکەی. جار بۆ جار هەفتانە شتێکی لێکەمکەوە، لەم 12 مانگە 12 جار خۆت هێمنکەوە، یەکسەر گۆڕانکاریەکی گەورەت بەسەرادێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیثەدا کە خەتیب ڕیواەتی کردو ئیسنادەکەی حەسەنە دەفەرمێ ئینەما العلم بالتعلم، خەڵکینە بزانن زانست بە خۆفێرکردنە. قەت مەڵێ من هیچ فێر نابم، قەت وا مەڵێ، قەت بە مناڵەکەت مەڵێ زەحمەتە تۆ هیچ لێ پێیا بێ. ئینەما العلم بالتعلم، هەر کەسێ هەوڵی فێربوونی زانست بدا خوا فێری دەکا. زانست بە هەوڵە، هەوڵ بدە دڵنیا بە مەویز نابی. وإنما الحلم بالتحلم، ئارامگرتن و لەسەرخۆیی و هێمنی و سالاری و سەنگینی بە خۆڕاهێنانە. هەموو کەسێک بەشی خۆی تووڕەیەکی تێدایە. خۆت ڕابێنە خۆشەویستم، خۆت ڕابێنە لەسەر ئەوەی کە بەویستی خوای پەروەردگاری ئینشاء الله ئینسانێکی هێمن بی. خۆت ڕابێنە، دام بە خۆتا بگرە. عرضم کردی ڕۆژی 10 جار تووڕە دەبیبی کە بە 9 دەیکەی بەهەشت، ئاخری دەیکەی بە 2. زۆرت فەرق کردو لەوەی ڕۆژی 10 جار تووڕە بی لەگەڵ ئەوەی ڕۆژی 2 جار هەڵچوونت پێوە دیار بێ. ومن يتحرى الخير يعطيه،
سەروەر فەرمووی هەر کەسێک عەشقی خێر بێ و ڕوو لە خێر بێ خێر بەرەو ڕووی دەڕوا نێتت ساف کە بڵێ خوایە دایمە ڕوو لە خێرم کەی خوایە حەزم بە خێرە و ڕخم لە شەڕە وەڵڵاهی خێر بەرەو ڕوود دێ هەر کەسێ عەشقی خێر و خێرات و چاکە و چاکەکاری و پیاوەتی و مەردایەتی بێ چاکە بەرەو ڕووی دێ ومن يتوقع يوقه هەر کەسێ حەزی لە شەڕ نەبێ خۆلادەر بێ دژی فیتنە و ئاژاوە بێ دوژمنی دوژمنکاری و خوێن ڕشتن بێ خوش دەیپارێزێ کە لە ماڵ هاتێ دەرەوە بڵێ خوایە بمپارێزە لەوەی دڵی خەڵک عاجزکەمیان خەڵک دڵم عاجزکە وەڵڵاهی بەو نەتەی خۆت خوای گەورە دەتپارێزێ بەڵام تۆ هەر بڵێ هەرچی پێم بڵێ لەلز لەیەکی لە بنەنگوێ دەم یەکسەر کەسێکت وەکو خۆت بەرەو ڕوو دەبێتەوە هەر کەسێک خۆ بپارێزە لە شەڕ خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی دەیپارێزێ لەسەر ڕەوشتی چاک ئیمانداری بەڕێز خۆت ڕابێنە لێی زیادکە لە ڕەوشتە خراپەکانیش زووتەوە بەبکە با ڕەگدا نەکوتێ لە دڵتا بۆ نمونە ڕەزیلی ڕقوقین گوێندان حەسوودی تۆڵەکردنەوە بە هەمومان دەزانین سیفاتی خراپن خۆتی لێ پارێزە ئەگە تووشی بووی زووتەوە بەی لێ بکە ئەگە تێدایە بەرامبەرەکەی جێبەجێ بکە بۆ نمونە ڕەزیلی دەستن ناچێتە ماڵەکەت خوا فێری کردوین لە زەکاتە ها وەڵڵی زەکات بڕەکەی زۆر کەمە خوا ئەفەرمێ ئەگەر دەفتەرێ دۆلارت هەبوو 40 دوانە وەرەقە دۆلارت هەبوو یەک وەرەقەی لێ ببەخشە 39 با بۆ خۆت بێ بەس بۆ ئەوەی فێری بەخشندەی بێ بۆی لە ڕەزیلی ڕزگارت کە سەیری کرد لە ملیۆنە دینارە 25,000 دەرکە باس 39 بۆ خۆت بێ یەک دانە ببەخشە بە فەقیرێک بە مستەحەقێک تۆ ئەگەر لەمەدا دەستت نەیچێتێ دوایی سەدەقاتی کەس چۆن پێ دەکرێت ئیسلام لە کەمەوە ڕاماندێنە خۆت ڕابێنە لەسەر زەکاتدان فێری بەخشندەی دەبی لە ڕەزیلی ڕزگارت دەبێت ڕقوقین بێنە ڕقل لە فڵان کەسە یەک ڕۆژ بێنە ئەو دڵی خۆت سافکە و لە بیری کە بڵێ وا نازانم فڵان کەس هەر هەشە ئەوەی خوا زەرەدم لێ نەدا بە فڵان کەس زەرەدم لێ ناکەوێت دڵی خۆتی بەرامبەر بپاکەوە یەک ڕۆژ دڵت پاکەوە عەزیزم هەر لەم کاتانی کە ئێستا دوای جەژنە دڵت پاکەوە بەرامبەر کەس کە لە جەژنا ڕقل لێی بووە یەک شەو ئەو دڵت پاکەوانە بزانە چەند مرتاحی تاقی بکەوە بزانە تامول لەزەتەکەی چۆنە دوای ئەوەی ئەو ڕقل لا بردو ئێستا خۆشەویستی تێ کردووە هەر بزانە یەک جار تاقی بکەوە بزانە چامیشی چەند خۆشی هەیە گوێندان خوا نەخواستە دوول لە ڕووی بەڕێستان زمانت ڕاهاتووە هەر قسەیەک دەکەی گوێنێک بە فڵان کەس دەڵێی زمان پێیدا بنووسێ زمانت بگرە وەڵڵی حەز بە لەزەتی زمان پاکی دەکەی منداڵەکەت قسەیەکی بەیەکێوت یەکسەر دەمی بگرە بڵێ کوڕم کچەکەم لە تۆ ناوەشێتەوە یەکێ لە پیاوە بەڕێزەکان دەفەرمێ ئافرەتێکم بینی لە بازاڕە مناڵێکی بەدەستەوە بشتی بۆ دەکڕی مناڵەکە کابرایەکی بینی لەسەر عەرەبانەیەک بوو وتی ها ئەو گۆجە ئەوە قسەیەکی پێوت وتی یعنی ناتوانێت بڕوا وشەکە ناشیرین بوو بۆ ئەو خاوەن پێداویستی تایبەتە نەدەگونجا ئەڵێ دایکەکە دەستی مناڵەکەی وتی وەرە کچم دەمت پشۆ وتی دایە دەمم هیچ پێوە نیە وتی نا قسەیەکی ناشیرنت پێوت کچەکەم دەبێ خێرا دەمت پشۆی بردی لای بەلوعەیەک دەمودانی بۆ منداڵەکەی شت دەمیشتی وتی ئاو لە دەمت وەردا غەرغەرەی پێ بکە بیتفەوە 3 جا دەمی پێشت وتی کچم هەر وەختێک قسەیەکی نابەجێ بە دەمتاها دەبێت دەمت پشۆیتەوە بعد چاوی شل لێ نەبێت دەمت پیس بووە هەر وەختێک جوێنێک بە دەمی خۆت و ماڵ و منداڵتە هات بڵێ دەبێت دەمم پشۆمەوانێ وا لێدێ یەکسەر واز لە جنێودان دێنی چونکە پێت حەیفە ئەو دەمت پیس بێ بە ناوهێنانی نابەجێی خەڵک حەسوودی دراوسێکەت هاوکارەکەت هاونیشتیمانەکەی خۆت دەبینی هەیەی حەسادەتێک ناخت دەسووتێنێ یەکسەر ئامۆژگاری خۆت بکە بڵێ باشە بوونی ئەو چ زەرەدێک لە من دەدا توخوا ئەگە دراوسێکەم دەوڵەمەندتر بێ لە خۆم خۆشتر نییە لەوەی هەژارتر بێ لە خۆم ئەگەر دەوڵەمەندتر بێ لە خۆت چەند عەلاقەت ئێواران بەدەستەوە بێ لە سیارەکەت دایگری هیچ مشکیلە نییە چونکە ئەو زۆر لە تۆ تێرترە بەڵام ئەیەگە هەژارتر بوو ئەیەگە فەقیر بوو ئەیەگە هیچی نەبوو چ قازانجێکت کردووە تۆ چ قازانجێکت کردووە سەرەڕای ئەوەی لەوانەیە ئەو حەسوودیت پێ بەرێ بۆیە بڵێ خۆزگە دوژمنەکەشم زۆری هەبێ خۆزگە هەموو خەڵکی وڵاتەکەم دەوڵەمەند بێ وەڵی بەلای کەولە خانوویە کاڕۆیشتی خانوویەکی کۆن بوو تعمیر دەکرا و دەکرا بە چەند قەدوا بزانە هی تۆیە گەڕەکەکەی تۆی پێ بەرز دەبێتەوە دراوسەکانت هەموو خانووەکانیان ڕاقی و جوان بن خانووەکەی تۆش زیاتر پارە دەکات لە فرۆشتنە ئەگەی هەمووی تەپۆلکە بوون و نایلۆنی شینیان بەسەرەوە بێ ماڵەکەی تۆش دەتەپێ ئەم نەسیحەتانەی خۆت کە بزانە ئەخلاقت چۆن دەگۆڕێت چۆن ئەم دڵە پاک دەبێتەوە تۆڵەکردنەوە دەسەڵاتت هەیە تۆڵە لە فڵان کەس بکەیەوە تۆڵەی بە زەبر و بە سەبر بەڵام نەدڵی لێبوردن هەڵدەبژێرم بزانە تامی ئەو لێبوردنە چەندی فەرقە لەگەڵ تۆڵەکردنەوەکەدا بەخوا لێبوردنەکەت گەورەترە خۆت ڕابێنە مەهێڵە لە ناختا غەریزە خراپەکان ڕەگدا کوتن
بۆیە زانایان فەرموویانە ئاین غەریزەکان ناسڕێتەوە بەڵکو ڕایان دەهێنێ و پەروەردەیان دەکا پەروەردە سروشتی مرۆڤەکان ناگۆڕێ بەڵکو فێریان دەکا بۆیە پەندی خوی شیری هەتا پیری بابووترێ خویە گرتت بە شیری تەرچی نەکەی بە ژیری لەگەڵ تایە تا پیری بە ئەوە ڕاستی بکەینەوە بە کەسێک نەڵێن بەخوا خوی شیری هەتا پیری ئیتر مەویستی کەیەوەی تۆ چا نابی نەخێت بڵێ خویە گرتت بە شیری تەرچی نەکەی بە ژیری لەگەڵ تایە تا پیری واتە مەجال هەیە خوا بۆیە ئەم عەقڵ و ئیرادە و عیلمێ بە مرۆڤ بەخشیوە دەتوانی بە ژیرانە و عاقڵانە تەرچیکەی لێی کەم کەیتەوە و خۆتی لێ بدزیتەوە علەمایان و فەیلسوفان مناقەشەیەکێ مناظەرەیەک ڕوویداوە لە بەینیاندا کاتی خۆی فەیلسوفان دەیانگوت ئەخلاقی ئینسان ناگۆڕێ علەما و زانایان دەیانگوت دەگۆڕدرێ بەڵام گرفتەکە لەوەدایە جاری وایە سروشتی ئەم مرۆڤە لە شوێنەیدا زۆر باشە بەڵام لە کاتی شەڕ و جەنگ و فەوزا و فیتنە و ئاشوبە کە شتێکی نابەجێ ڕوودەدا سروشتی ئینسانەکە دەچێتەوە سەر تەبیعەتەکەی خۆی تێیدا هەڵدەداتەوە ئەم ڕەگە بۆیە هاتن پشیلەیەکیان وەرگرت کە مودەڕیبێک ڕاهێنەرێک یاری پێکردبوو ڕایهێنابوو پشیلەکە لەسەر هەردوو قاچی لە دواوە دەوەستا بە دەستەکانی ئاوا لەسەر هەردوو قاچ دەڕۆی پشیلە وا ڕاهێنرابوو لە بەچکەیەوە کوپی قاوە و چای بە مەدیسا دەژێڕا بە دەستەکانی ئاوا کوپی قاوە و چای بەدەستەوە بوو علەما وتیان ئەوەتان نیشانماندان ئەخلاق دەگۆڕێ پشیلەکەی ئیش ئەوەیە چابژێڕێ پشیلە لەسەر دەست و قاچەکانی دەڕوا ئێستاوار تەدریبی پێکراوە ڕاهێنراوە لەسەر قاچ دەڕوا و دەستی بەرز کردوێتەوە و چایی بە خەڵکەوە دەژێڕێ شیریان دەدایە نەیدەخواردەوە دەیدا بە میوانەکە علەماکان بە فەیلسوفەکانیان وت بەڵام ئینسان کە وەختی ئاشوب و فیتنە هاتە پێشەوە وریای خۆی نەبێت تەبیعەتەکە دەچێتەوە سەر جاران لە مەجلیسی دووەمان مشکێکیان بەڕەڵا کرد مشکێکیان لە کونیەکەوە دەرکرد و مشک ڕای کرد وەڵا پشیلە هەرکە چای بە مشک کەوت سینە قاوە و شیری فرەدا و شوێنی مشکەکە کەوت هەموو تەدریب و ساڵانی لەبیر چووبەوە گەڕایەوە سەر سروشتی جارانی مشک و پشیلەکەی خۆی بۆیە دەبێ وریابی دوای زۆر تەدریبکردن و منازەرات ئەگە تێکەڵاوی خراپەکەی جاران بەوە سروشتت بۆی لێ دەدا هێستا بەرەو ڕووی دەگۆڕێەوە بۆیە ئێمە لە وڵاتی کوردستانی خۆماندا لە دوای ئینتیفاضە و نەوەتەکانەوە بینیمان خەڵکانێک ڕەمزی شۆڕژگێڕی بوون بە حیساب کابران لە هەموو زەمانی بەعسا نەبوو بەجاش نەبوو بە ئیستیخبارات بۆی پارەی حرام نەخوا شۆڕژگێڕی شاخ بوو بەڵام چونکە ناخی دزی و فەرهودیەکەی هەر تێدا بوو ها کە لە کەرکووک و شارەکاندا تاڵانی دروست بوو چۆن هێزی ئار تەڕاوڕ و دروست بوو هەمان تەبیعەتەکەی جارانی بۆ دروست بووەوە ئەو هەموو ساڵە شۆڕژگێڕیە و ئەو هەموو کادری فڵان کەسە نەیگۆڕی هەر دەستی کردەوە بە تاڵانەکەی جاران کابران مەسئولە لەم سەردەمەدا هەها دەڵێ شۆڕژگێڕ و پاشی وەکو من دیموکراسی عەدالەت دادپەروەری ئەوە بەس لە من دەوەشێتەوە یەکتان کرد نەوتی بۆ ڕێکەوت قەترەیەکی نادا بە خەڵک فیترەتی کۆنی دزیەکەی دەجوڵێتەوە جارێکیکە نەیتوانی بیگۆڕێ بۆیە گرنگە ئەو کەسەی ڕەوشتێکی خراپی تێدا بووە لەو گەڕەکە خۆ پارێزێ لەو مەوقیعە خۆ پارێزێ پیاوی دز نابێ بکرێ بە مەسئول پیاوێک کە پێشینەیەکی خراپی لە گەندەڵی و خراپەدا بوو بێ چاکسازی لە وڵاتە بەوە دەکرێت لە مەسئولیت دوور بخرێتەوە چونکە هەر کە پارە و پوڵ و گەز بەز و چەویەکەی بینیەوە تەبیعەتی پشیلەکەی جارانی دەچێتەوە سەر دیسان دەست پێ دەکاتەوە لێی گەڕێ پاک بۆ تەوانێ با بە پاکی بژی لە مەوقعی چاکە بەکاری بێنە کابرایەکی دز دەبێت کاتی خۆی بەڕێزان تەوبە دەکا ساڵانێک لە گەنجەتیەوە دزی دەکا دوای خوا ڕەحم دەچخاتە دڵیەوە ئەڵێ باشە وەڵڵی من ئێستا شکر زۆرم هەیە بۆ هەر دزی بکەم بۆ بە پاشی نەیخۆم تەوبەیەکی نەسوح دەکا و دەست دەکا بە کەسابەتی حەڵاڵ واز لە دزیکردن دێنێ بەڵام ئەڵێ هەستم دەکرد هیچ کات خۆم لێ نەدەکەوت شەوان لە چ کاتێکا دەچوم بۆ دوکان بڕین و دزیکردنی ماڵان لەو وەختەیە ئەم ناخەمدە هەژا بۆی حەزم دەکرد دووبارەیکەمەوە بۆ ئەوەی لە دزیکردنی ماڵ و دوکان و بڕینی خەڵک دەستبڕینی خەڵک واز بێنێ ئەچێتە چاخانەیەکەوە بەیانیان زوو خۆی دەکات بە چاخانەیەکە بە کابرای چاچی دڵ چایەکم بۆ بێنە چایەک دەخوا دواتر هەڵدەستێ دیرهەمێک دەدا درهەمێک 10 فلسی ئەو کاتەی کردووە 50 فلسی ئەو کاتەی کردووە ئەڵێ کابرای چاچی ڕۆژێ هەستی کرد ئەم پیاوە تا دەچێت باقی دەداتەوە پارە وەردەگرێ پیاڵەیەک یان ژیار پیاڵەیەک نەماوە
باشە بۆ ئەم پیاڵانەی من نەمشکاندون بۆ دیار نین بە کوڕێکی دەڵێ کوڕم لە دوای ئەو پەردەیەوە خۆت بگرە لە دوکانەکەی بزانە شێت دزی ئەم ژیان پیاڵانەمان لێ دەکات کوڕەکە سەرنج دەدا دەڵێ باوکە بەو خوای ئەو پیاوەی بەیانیان زوو دێ بۆ چا خواردنەوە یان ژێر پیاڵەکە یان پیاڵەکە دەکاتە ژیرفانیەوە فرسەتێکمان لێ دێنێ یەکیان هەر دەدزێ کابرا پێی سەیرە باشە ئەو کابرایە بە سەر و سیما دەوڵەمەندە بۆ چ پێویستی بە پیاڵە دزینێک هەیە ڕۆژێ یەخەی دەگرێ و دەڵێ وەڵڵاهی من خەمی پیاڵەکەم نییە خەمی ئەومە حیفە پیاوێکی وەکو تۆ دز بێت دزیش لە چی لە ژێر پیاڵە و پیاڵەیەکی چاخانەیەک ئەڵێ کاکە گیان من کە چایەک دەخۆمەوە بای چەندە ئەڵێ وەڵی بای دەفرسە ئەڵێ من ڕۆژی چەند پارە دەدەم بە تۆ ئەڵێ وەڵی 50 فلسم دەدەیتێ درهەمێکم دەدەیتێ ئەڵێ کاکە گیان ژێر پیاڵەکەی کە لێت دەدزم بای چەندە ئەڵێ وەڵی ئەویش بای دەفرسە ئێڵە من 30 فلس زیاد دەدەمێ من بای 20 فلس زەرەر لە تۆ دەدەم 30 فلس قازانجیشت بۆ دەخەمە سەر حەقەکەی خۆشمت دەدەمێ بەس وەڵڵاهی من تەوبەکارم ڕۆژانە ئەم خەیاڵی دزیە دێتەوە بەسەرمان نازانم بەچی دەریکەم لەم ڕێیەوە دێم قەسەم بەخوا ژێر پیاڵەکەش نابە ماڵەوە دەچم لە دەرەوە دەیشکێن و فڕێ دەم بۆی نایەتەوە ناو ماڵمەوە بەڵام لێم گەڕێ هیچ شوێنم شک نەدەبر ئەمەی خۆمی تیا خاڵی بکەمەوە دوکانەکەی جەنابن نەبێ هەرچەندە 5 قاتی خۆی پارەشم داویتێ ئەو سروشتی ئینسانە دەجوڵێتەوە وریانەبی ئەبێ هەلێک بڕەخسێنی دۆ ئەمجار لە چاکەدا بەکاری بێنە ئەها زۆر جا عەرزی جەنابتانم کردووە دز ئازایە ئاخر دزی بە هەموو کەس ناکرێ دز زۆر وریایە دز زۆر لێزانە بەڵام خۆزگە ئەو ئازایەتی و لێزانی وریایی بۆ حەسابەتی حەڵاڵ بەکاربێنایە بەو خوای ئەوەی لە دزیا بەکاری دێنێ لە کەسابەتی حەڵاڵە بەکاری بێنای پێویستی بە دزی نەدەبوو ئەم مەهارەت و لێ هاتووی و ترس و نەترسی و چاو بزیەی لە حەڵاڵە بەکاربێنایە بەسی بوو پێویستی بە دزی نەدەبوو بەڵام بەداخەوە ئەویان لەم خراپەیە بەکاردێنە چونکە لە سەری ڕاهاتووە کۆتا بەسەراتی عەرزی جەنابتانی کە ماوەسە عەلادینی سجادی لە ڕشتەی مرواریە دەفەرمێ کابرایەکە بوو دەرۆزەکەر بوو سوالکەر بوو بە سوالکردن منداڵەکانی بەخێو دەکرد لە منداڵیەوە دوو کچەکەشی بە سوالکردنی سەر جادە و شەقامەکان فێرکرد بوو بە سوالکەری بە دەرکی ماڵان فێری کردبوون ئەو دوو کچە لە ڕوخسارە سیمای وا جوان لە شارە نەبیندرا بوو دوو کوڕی زۆر دەوڵەمەند ئامۆزای یەکتر بنەماڵەیەکی خانەدانی وەکو جەنابتان دەوڵەمەند و پێشینەدار لە میوانداری و بەڕێزیدا هەستیان کرد سەرنجیان چۆ سەر ئەم دوو کچە سوالکەرە لە سیماداشتی وا جوان نەبوو ئافرەتی وا جوان ئەڵێ وتیان کاکە وەرە چی پارەت دەوێ بەس ئەم دوو کچەمام دەیە یەکچێک لە ماڵی کابرایەکی سوالکەرەوە بچێتە ماڵی خانەدانێک و خاوەندیوە خانێکەوە کوڕی گەنجی قۆس ئەبێ هەردوو لا زۆر مەمنون بن وتیان ئێمە خانەدانمان ناوێ خاوەن بنەماڵەمان ناوێ ئەو کچە سوالکەرەمان دەوێ کابرا زۆر بە مەمنونیەوە کچەکانی پێشکەشکردن و کچەکانیش ئەوانیان قبوڵ بوو ماوەیەک تێپەڕی جلی سوالکەری فڕێدرا جلی خانومانی لەبەرکرا هەموو لەشیان تا ئانیشکیان زێڕ و بازنی مجەوهەراتە ماڵ نازانی سەیری شوێکەی یەشیان سەیری کرد ڕۆژێ ئەم ژنەی کە زانی مێردەکەی ڕۆیشتووەتە دەرەوە بۆ کارێک گەڕایەوە ڕۆیشت خواحافیزی کرد بەڵام بە ناچاری گەڕایەوە شتێکی لێبیر چوو بوو سەیری کرد ژنەکەی مەکسێشڕەیەکی پیناوی کاتی سوالکردنی لەبەردایە لە تاقی دیواخانەکەدا پارچەنانی داناوە پارچە شەکری داناوە خورمای داناوە دەگەڕێ و دەلاڵێتەوە ماڵک ڕەحمەتی خواتان لێبێ فەقیر و هەژاری نوشتێکم دەنێ بەم دەستەی خۆی وەری دەگرێ دەیخاتە ئەم دەستەی خۆی دڵە خوا لێتان بەس زیادکە ئەچێتە بەر تاقێکی تر و هەمان شت دەکاتەوە کابرا سەری سوڕ دەمێنێ خوایە ئەم ژنە بۆ دەکا خۆی لێ ئاشکرا دەکات دڵ ئافرەت بۆ خاتی خوا چی دەبینم ژنەکە دەحەپەسێ زۆر تێک دەچێ و قسەی پێ ناکرێ دواتر دەڵێت چی لێ بشارمەوە واللهی ڕۆژانە ئەو کرمی سوالکردنە لە سەرما دەجوڵێتەوە ئەم هەموو تێری و تەسەلی حەز دەکەم هەر داوای شتێک بکەم بۆ پاراستنی ئابڕووی تۆ بۆی نەچمە دەرگای خەڵک ئەم تاقانەم کردوون بە ماڵ خۆم دەپاڕێمەوە خۆمی شت دەدەمەوە بە خۆم و ئەزانم ئەوە ماڵە و سواڵی لێ دەکەم و شتم ئەداتێ بۆ ئەوەی داوای هیچ تۆ لە کەس نەکەم و حرمەتی تۆی بەڕێز شکۆدار بێ ئەویش ئەتر دەڵێ وەڵڵاهی خۆ تۆ لە هیچت کەم نییە بەڵام هێشتا هەر چاکت کردووە چانیە لەسەر ئەم هەموو بوونەشەوە لە شووی جارەشکە سوڵن نەکردوێتەوە هەر سوڵن لە خۆمان کردوێتەوە لە ماڵەکەی خۆتە ئەوەی تریشیان ئەڵێ وەڵڵاهی منیش هەمان شتم لە ژنەکەم بینی هەمان تەمسیلیم لە خێزانەکەی خۆم بینیوە لە خوشکەکەی تری ئەڵێ ئەویان پێی دەڵێ بۆ وا دەکەی تۆ چیت پێویستە
چی پێویستیت بەو نانەڕەقە هەیە لەسەر ئەو ستە ڕازاوە بچی سواڵی نام بکەیت ئەڵێ وەڵڵی پیاوەکە بەس لەبەر ئەوە دەیکەم ئەڵێم تۆ خانومانی ئەمر بەسەر خزمەتکارەکە بکە لە فڵان کەس تووڕە بە بەڵام ڕۆژانە ئەوە بەبیر لە خۆم دەخەمەوە ئەڵێم تۆ هەر سوالکەرەکەی دوێنێ بووی خوا دەرگای ڕستقی لێ کردوویەوە ئەمڕۆ خۆل لێ نەگۆڕێ با نەبێەوە سوالکەرەکەی دوێنێ من ئەمەیان بەم شێوەیان بەکاردێنم ئەها دەکرێت بەم شێوە ئەمایان زۆر جوان بوو ئەم زۆر دەستخۆشی لێ کرد زۆر مەمنونی بوو وتی تۆ هەر خاوەن نەسەب و حەسەبی باکشی سوالکەرێکیش بێ وتی وەڵی زۆر جار نەفسم پێم دەڵێ لە فڵان کەس تووڕە بە چۆن تۆ ڕەفیقی فڵان کەسی چۆن تۆ بۆ خوار نەدەخۆی دێنم ئەم دیمە نەدێنمەوە بەرچاوی خۆم بەخۆم دەڵێم تۆ دوێنە لەبیر نەچێکە سوالکەر بووی باخوا لێت تێک نەدا و نەبێەوە سوالکەری بەرقاپی خەڵک ئاگال لە خۆت بێ دەبێ ئاگامان لە خۆمان بێ دەکرێت سیفەتێک کە تێکدایە خراپەکەی کە بەبیرت هاتەوە بە باری چاکەدا ئامۆژگاری خۆتی پێ بکەی و سوپاسی خوا بکەی کە لەوە ڕزگاری کردووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دعای دەکرد لە صحیحی سنەنی نەسائیدا بەژمارە فەرموودەی 861 هاتووە دەستە پیرۆزەکانی بەرز دەکردەوە دەی فەرموو اللهم اهدني لأحسن الأعمال وأحسن الأخلاق يا ربي خواه هدايتم دەی بۆ بەجێگەیاندنی باشترین کردار و باشترین ڕەوشت و ئەخلاق لا يهدي لأحسنها إلا أنت يا الله هیچ کەسێک ناتوانێت هیدایەتمدا بۆ ئەوەی باشترین کردەوە و باشترین ڕەفتار بنوێنم یا ئەڵڵا تۆ نەبێ خوایە هەر کردەوەیەکی جوان کە ئینسان دەیکا بڵێ خوایەوە بە پشت و پەنای تۆ و هیدایەتی تۆ بوو وقینی سیء الأعمال خوایە گیان بمپارێزی لە کردار خراپان وسيء الأخلاق خوایە بمپارێزی لە ڕەوشت خراپەکان لە ئینسانی ڕەوشت خراپ لا يقي سيئها إلا أنت هیچ کەسێ ناتوانێت بمپارێزێ لە ئینسانی خراپ لە ئینسانی کردار بەد و ڕەوش خراپ ئللا تۆ نەبێ یعنی نەخوا بپاڕێتەوە هەر کەسێکی خراپەکار بۆ جارێک تووشت بوو دڵنیا بە بۆنی خراپەکەی بەسەر تا دەڕوا وریانە بیلاساکردنەیەک بۆ دروست دەبێ بڵێ خوایە بە گەورەی خۆت لە ئینسانی بەدڕەفتار لە ئینسانی ڕەوش ناشرین خوایە بە دوورم کە با ئەمە دوعای هەمومان بێ و بڵێن یا ڕەبی خوای ئێمەش لێت دەپاڕێنەوە دوعاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیدایەتمان بدەی بۆ جوانترین کردار و کردارێکی قبوڵکراو لای تۆ خوای هیدایەتمان بدەی بۆ جوانترین ڕەوشت و ئەخلاق و خۆی پەسەند هیدایەتمان بدەی بەسەر ئەو سروشتەی کەوا لە مناڵیەوە لەگەڵمانە تێکەڵاو بووە پەسەندی لای تۆ و کۆمەڵگانیە خوایە ڕەحممان پێ بکەی تەوبەی لێ بکەین خۆمان چاکەین ڕەوشتە خراپەکانمان بەرەو چاشی بگۆڕین تۆش پشت و پەنامان بێ هەمیشە بە ستری خۆت کردەوە خراپەکانمان داپۆشی یا ڕەبی خوایە لە ئینسانی خراپ بە دوورمان کەی لە ئینسانی ڕەوش خراپ بە دوورمان کەی لە ئینسانی بەدکردار خوایە خۆمان و خێزان و منداڵمان و دەوروبەر و کۆمەڵگامان بە دوورکەی هەموو شتێک بەدەستی تۆیە پەنامان هەر تۆی یا ئەڵڵا بە گەورەی خۆت ڕستی هەموو لایەکمان فراوان کەی خوایە ڕزقمان واسیعکەی شیفای نەخۆشیەکانمان بدەی لە تەنگانەکان ڕزگارمان کەی هەر گەس گرفتارە خوایە بە هاواریەوە بێ منداڵەکانمان ساڵحکەی ژنەکانمان سالیحەکەی خوایە هەموو هاوسەرەکان بەختەوەری دنیا و قیامەت بن بەیەکەوە خۆشی و تەبایی بخێنە ناو خێزانەکانمانەوە لە دەستی خراپەکار و زمانی پیسان و چاوی پیس خوایە هەموو لایەکمان بەدوورکەی هەر کەسێک گرفتارە ڕزگاری کەی هەر کەسێک دڵبەخەمە خوایە دڵخۆشی کەی هەر کەسێک نەخۆشە شیفای بدەی هەر کەسێک قەرزارە دەرگا ڕزق و ڕۆزی لێ بکەیتەوە ئەوەی بەزەییە خوایە بەزەیت پێدا بێتەوە ئەوەی خراپەکارە هیدایەتی بدەیت خوای پەروەردگار ڕەحم بە خوێندکارانی دوانزەی ئامادەی بکەی چەند ئیمتیحانێکیان ماوە خوایە هیدایەتیان بدەی خوایە کاریان بۆ ئاسانکەی خەڵەمیان بە بڕشکەی مێشکیان فراوانکەی دڵی خۆیان و دایک و باوکیان خۆشکەی هیدایەتی هەموو لایەکمان بدەی بۆ چی چاکەیە بۆ چ خێرێکە بۆ ئەم کوردستانە بێ لە هەموو شەڕێکی ناوخۆ و دەرەکی بمان پارێزی لە ناو خۆماندا تەبامانکەی برامانکەی ئاشتی خوازمانکەی ئەو کەسانەی قازانجی میلەتیان دەوێ خوا موفەقیان کە هەرچیش خراپە خوا هیدایەتی دا بۆ سەر ڕێگەی ڕاست یا ڕەبی خوای پەروەردگار هێزی پێشمەرگەی کوردستان ئاسایشی پارێزەری ئەمن و ئەمانی شارەکانمان پۆلیسی هاتوچۆ پۆلیسی مەحەلی هەر کەسێ خزمەت بە ئەمن و ئەمانی ئەم کوردستانە دەکا خوایە بیپارێزی خوایە وامان لێ بکەی خەڵکی بێتەش کوردستانەکەمانەوە گەشت بکە خوایە محتاجی وڵاتی خەڵکیمان نەکەی دەربەدەری دەرگای خەڵک و نەتەوەکانی ترمان نەکەی ڕەحم بە حاڵمان بکەی هیدایەتی خێرمان بدەی و عاقبەتمان بەخێر بژێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا
إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون